خۆشیت بووریە؟ زۆر خۆش. ئەتوانین بڕۆیتەوە سەردانی عیادەیە بکەیت؟ ئەبم بۆ لای دکتۆر. ڕۆڵە بەخوا ناتوانم خەینا. گرانی عیادەکان و کە زەختێکی زۆر لەسەر هاوڵاتیان. وڵی جا بەڕز دیارە هەموو کەس زانین کە گرانی لەسەر هاوڵاتیان. تەبی یەک وەرەقە تەماشاکەی 15,000 دینار تەکلیف دەکات. زیاتر ئەوەی کێشە نییە، بەڵام زیاتر عیلاجەکانی کێشەیە فاسێک کێشەیە کە بۆ خەڵکی دابینی دەکەن. ینی ئەو فاکسە زۆر ینی زۆر لەسەر هاوڵاتیان زۆر لەسەر نەخۆشەوەسی هیوا هیچ سەڵاتێکی نییە مەجبورە گەر هەر بیشیکە. تا ئێستا بەسەن تۆ چیرۆکێکە بیستووە کە یەکێک قەرزکا بۆ نەخۆشیەکەی؟ باڵێ بە سەدان کەس نەک بڵێ چۆن هەر بۆ خۆمان لە خزمە خۆمی خۆمان یەکجا زۆر وەڵا بە زۆرێ نەخۆشانەی بڵێن کە زیاتر خاز نەخۆشی کە درێژخایانیان هەیە. ئەگەر هەژارێک نەیبوو چی بکات؟ وەڵی چاری نییە، هیچ دەسەڵات نەکە ئەگەر مسلمانان هاوکاری بکەنیان حکوومەت هاوکاری بکە نازانم. تو ئێستا وەرەقەیشی خست دکتۆرە لایە ئەم وەرەقەی کە یایتە تێ چەندی لەسەم دویت؟ وەڵا ئەوی وەرەقەیە تەبی بەجارە وەرەقەیەک لەوانەیە 150,000 تەکلیف بکە. ئێستا تۆم حەبانت وەرگرتووە کاتێکی بیتەوە وەلای دکتۆرەکە بە وەرەقە چیتەوە ژوورەوە؟ وڵی زۆر جار بە وەرەقە احتیمالە پشتە ژوورەوە زۆر جاریژەکە دکتۆرەکە بڵێ ناحیە ئینسانیەکەی لە بیرما بێ احتیاج دەتوانانی مراجعەتی بکەیتەوە حەبەکانی پیشانێتەوە. هەژار زیاتر نەخۆشەکەوێ چکە هەموو نەخۆشیەکە هەموو نەکبەتیە لە هەژاریەوە توش دەبێ. ئەگەر نەی بۆ نەخۆشە چی بکات؟ چاوەڕێ مردنکە. گرانی فەخسەکان نەگەڕێتەوە بۆ گرانی مەوادەکان، ئەو مەوادانەی کە بەکارێنی نرخەکانی گرانە لەبەرەوەی لە پێی تۆ لەگەڵ سەیری بازاڕیشکە لە ڕۆژگاری ئەمڕۆدا زوربەی شتەکان بەرەو گرانیە ڕوە نرخی شت بەرز بۆتەوەی تر تۆش لەگەڵ بازارە شت بەرزە بێتەوە. خۆی ڕاستە بە زێژگایی ئەو بەرزیە نییەوەکو کە باز دەکرێت بڵێن مەوادەکان گرانە و مەوادانی کە بەکارێنی ئێمە بە گرانەی کڕی. جاری وایە مەسەن جیازێکتان کڕیەوە ئێوە لەوانەیە مای جیازەکەشتان دەرێ نابێتەوە، بەڵام لە دوای ئەوە هەر نرخی ئەم فەحسە گرانە. لەلایەن دیاریکراوە لەلایەن فەرمانگەی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستیەوە نرخەکان دیاری کراوە. هەژارێک بەڕێی تۆ وەکو مرۆڤێک هەژارێک چی بکە ئەگەر نەیبوو؟ وەڵا نەیبووێتر ئێمە بە پێی یارمەتی هەژارەین بە پێی توانای خۆمان شەر نییە هەموو کەسێ چەنەها جا بە پارە لە خەڵک ناسێن کە بزانین هەژارە. فەحسێک بە چەندەکەن؟ فەحسەکان نەگۆڕێ فەحزەیە بە 30,000 فەحزەیە بە 5 فەحزەیە بە 4 فەحزەیە بە 25,000 بە پێی شێ بە 100,000 بێت؟ ناو کۆمەڵێ فەحسە یەک تاکە فەحز نییە کۆمەڵێ فەحسەکە کرێت زۆر تێژە هۆرمۆنەکانەیە هەندێک فەحسی تر. گرانی هەیە بەس ئێستا حالیان عیادە میلیەکان هەیە خەستەخانەکان هەیە نەخۆشە توانێت سەردانی ئەوێش بکە. بەڵام زۆر جار دکتۆرەکان ئیستا حالی لە استیشارەکان دایانێنێن ئیتر تۆ ئەگەر نەخۆشەکە توانە ئێرەنیا توانێت لێ ببینێ. ئێستا حالێن من دکتۆرەکەی خۆم بە نەخۆشەکانی لەڵێ توانان یەختیدارن نیە بیتە عیادەکەم زۆر ئاسایە توانی بیتە وڵاتە بەشی استیشاری. بەڵام زۆر جاوە ڕێنمانی کە پێڵێ لە خەستخانەیە جیاوازترێکە لەناو عیادەکەیە نەخۆ زیاتر ڕۆگات. دکتۆری خۆم هیچ فەرقێک نابین. دکتۆری من هەتا ژماری لەسەر کارتەکەیەتی و نەخۆش پەیوەندی پێوەکان لەناو مرکزەکە نرخی کارتێک لە ئێمە 15,000 شەممە بۆ شەمە دکتۆرە بێ بەرامبەر نەخۆشە بینێتەوە بێ بەرامبەر هاتنی نەتیجەش لە دوای مانگێک بێ لە دوای 15 ڕۆژ بێ لە دوای 20 ڕۆژ بێ بە 5,000 چێت توژڕ دکتۆر جارێکترە بینێتەوە. من لەلایەن دکتۆرەکەی خۆمە قساکەم زۆربەی کات نەخۆشمان هەبووە توانای نەبووە لە کۆتایی نەخۆشەکانە دانیشتۆ بینی وێتی و زۆر بە ئاسایش گوێی لێگرتووە. نارە وڵی تروانەکەوێتە سەر خوێن سەر گرانی شوێنەکەش کرێی شوێنەکەش کرێی بیناکان. دکتۆرێک ناتوانێت مەسەن لەوانەیە ڕۆژی 20 نەخۆشی نەخۆش بینێ ناتوانێت ئەم کرێ بات لە ماڵێک کاگاتە پارێکی زۆر
توانێ ئیتر تۆش پارەکە تەمان دابەشەکرێت پارەی سکرتێرە ئەیە لەوە کرێی بیناکەیە کرێی ئاوەیە کرێی کاربا ئەیە کرێی مۆلیدایە کرێی حرەسیشە سەیریکە هەموو ئەوانە دابەشە بێ بەسەر شتەکان گرانی عیادەکان من واتە سەورەکەم عیادە و بێ بە شتێکی تیجاری لە ئینسانیت دەرچوو بێت تۆباکە نازانم چ قانونێکی چ یاسایەکیش دەرکرێ بۆ تعدیلکردنەوەی ئەم 20,000 و 25,000 15,000 ینی پەرلەمانێ بتوانێت قانونە دەرکا بۆ یەکلایی بوونەوەی سەیری خەستەخانەکان گەورەترین نەکسە ئیمڕۆ بۆ خەڵک ئەوەیە کە نەخۆش کەوتی نەتیجەکە و بزانی بەرەو کۆ بڕۆی پرینتر نرخەکان نزمکەنانە باز نەخۆشێکەیە کەیتر پێ دابێ ناکرێەوە پارێ وەڵا بێڕوو لە خەستەخانەکان کە یان بخۆی لە ماڵەوە دانیشە خەستەخانەکانیش دکتۆرە و عیلاج بۆ نانووسێ داکارێنتر حکومەت چایەکی پێ بخشێنێتانە نرخەکانمان بۆ دابەزێنە لە دەسەڵاتی حکوومەتیان لە دەسەڵاتی دکتۆرەکان خۆشیان نایە وەڵا گەر دەسەڵات بیکایتر دکتۆرش مەجبورە خۆی گرانیە بەڕاستی هەرێکە و سعرێکە یعنی ئەچیتە شوێنێ سۆنەر سعرێکە ئەچیتە شوێنێکە سعرێکە بەڵام ئێستا ئێمە وەکو یعنی خۆمان بە سعری سندیکاش یعنی دامان شکانوە لەو سعرەی سندیکا کەمتر وەرەگرین چنێکە ئەگەر بە حسابی 15,000 لە هەنێ شوێنی تر دکتۆرێک مەسەن بە 20,000 لای ئێوە بە 15 لە شوێنێکی تر بە 10,000 ئەم جیاوازیە چێ لەم نرخانەیە وڵی بە پێی شاهدەکانە ئێمە یعنی خۆمان وەرەقەی سندیکامان بۆ هات بڵێن ئەو دکتۆرانی کە شادەکانیان ماجستەر بەرزترە یعنی لە ماجستەرە خۆیان سیعریان بۆ داناین بۆچی خەڵک ئەبێ باجی شادی بەرزبوون با لەمەیە وڵی تر ئەوەشیان بڵێم چی نازانم ئێوە نرخی گرتنی عشعەیەک چەنە 9,000 ئەگەر هاوڵاتێک نەیتوانیم 9,000 نارەبات وڵی تر ئەوەشیان بڵێم چی بۆچی نرخ لای ئێوە بە 10,000 دینارە بەڵام هەنێ عیادی تر هەیە 25 و 20,000 دینارە تروڵاوەکەیتە سەر زەمیری خۆی و دکتۆرەکەوی ترەوە ئازانێت اختصاصی چیە دکتۆرەکەتان ماجستێری هەیە و تەلەبی دکتۆراشە هەنێک ڕوایان پێیان وایە کە ئەگەر شادەکەی بەرز بوو کەواتە بێ پارێکی زۆر بسەنێ بۆچی فەقیر باجی ئەم شادی و دکتۆرە بات وڵای دکتۆرەکە خۆی زەمیری تر بڵێم چی گرانە 15,000 زۆرە لانێ بڵێ من ئەتوانم لانێکی کە نەتوانە بیە خواکە چاگە بن قیروسیا باشە سعرەکەی زۆر چاکە لە چەنە لە داکیە چ دکتۆریە ئەزانی چی ئارە وەڵاونە جوان سەیریەکەوەنە ڕێک و پێکە و ئێوە دکتۆرانی کە نرخەکانیان زیاترەکە وەڵایی تر ئەگەر مەعازیای بێ مشکیلە نییەوەش وەڵی چاکە بۆ من لە دوو زەوە دومە 90,000 داواتە ئیشە حکومەت بەرزی کردێتەوە وانە بوو سەرەکی حکومەت بەرزی کردو ینی لاقی بەسەر دکتۆرەکانەوە نییە نەخێر ئەیوانە بوو 10,000 بۆ وەرەقە کردی بە 15,000 10,000ەکە باشە بۆ فەقیریش باش طبعا بۆ فەقیر تا هەرزان بێ باشترە بۆ فەقیر تا هەرزان بێ و گونجاو بێ باشترە لەبەرەوەی فەقیر لەم ڕۆژەیە بژێوی ژیانی ڕۆژانی بۆ دابین ناکرێ ئەگەر نەخۆش بێ هەر خراپتر وڵی خۆیەوێ بەعام ئەو نرخە دابشکێنرێ بەعام دابشکێنرێ باشترە ئایا گەڕێتەوە بۆ دکتۆرەکان یان بۆ حکوومەت وڵی گەڕێتەوە بۆ سیستەمی ئەو یاسایی کە بۆی داهێنرێت عیادی ئێمە هەر 10,000 بەڵێ ئێمە گرانمان نەکردو ڕێنمایی ئێوە چیە بۆ دکتۆرەکانی تریان بۆ عیادەکانی تر وڵای ئەو نرخە نازام وەکو دانراوە ئێمە هیچ دەسەڵاتێکمانە وەکو هاوڵاتیش ئەو پێویستە بە دکتۆر خۆیەوە ئێوە بۆچی 10,000 ئەوانی تر 15 و 20 و 25 وڵی ئێمە دکتۆر خۆی حەزەکە هەر ئەوە نەبێت لەبەرەوەی هاوڵاتیان ئێستا بەڕاستی هیچیان ئەوە ئەوەی کێ بۆ ێرە خاستان هەمووی پیرن و دەسەڵاتی پاریان کەمە ئەی کاتێکە دکتۆر مەسەن فەحسێکی بۆ نووسێ بۆ دەرەوە ئەو فەحسە لە چەنایە فەحسەکانی ئێمە هەر لێرێ و هەر لەسەر و پارێشە بەڵێ پارێکی لێ ناستنی نرخەکە گونجاو بێ لەگەڵ بار و گوزەرانی خەڵکا باشترێکە بۆ نمونە لای ئێوە چەنە لای ئێمە 15,000
بۆچی مەسەن جیاوازیە لە لێوان لای تۆ بە 15,000 لە شوێنێکی 10,000 لە شوێنێکی 20,000 لە شوێنێکی 25,000 وابزانم بڕیارێک هەبوو لە ئەنجومەنی وەزیرانەوە کە سەر بە وەزارەتی تەندروستی ئەو بڕیارەی جێبەجێ کرد. دکتۆر بڵین کولی دانێک تۆ 20 دلاری وەڵام 9,000 لە نەخۆشخە ئاسەنیت بە عەرزەکەم 9,000ەکە 25 دلار 25 دلارەکە بە پێی قسەی خۆیان ئەکاتە 30,000 ئەگەر نەخۆشەکە 9,000 باتێ معناوایە من چەند CAM بە مختبەرەکە چەند ئەمبێنێتەوە لەو بەشەیە 6,000 مەمنونم 6,000ەکە تەقسیم مەوادەکانی کە ئێستا من بەڕێزم بەم مەوادە لەگەڵ بەم مەوادە وتم ئەمان هەمی مەوادی ئەجنبین لە ڕێی بازای ڕەشەوە دەستوانەکەوێ سندیکە لەڕێگەی خەستخان و دەستان ناکەوێت جاران لە کاتی با بڵێن پێش نەوەدەکان سندیکە ئەیتوانی تۆزێک بە هەرزان دکتۆری دانەکە بەمە تەشخیصکە بۆی ئەسعارەکان نزم بێت ئێستا لە بڕیاری ئەوان وە لە هەوڵی ئەوان سندیکا بژێندان بیرۆکەیەک بێنتە ئاراوە کە بتوانێ ئەم دەرمانانە من نەچم لە بازای ڕەش بەڕاستی ینی لەگەڵ ڕێزمە ئەمە وەکو بازای ڕەشە بۆچی چونکە لەوانەیە ئێستا ئەمەم باتێ بە 30,000 ئەم سێشتا لەوانەیە سپێنێ دوو سپەی زروفێکی گرانی یا گۆڕینی دراو یەکسەر ئەم حاڵتە ڕوئەیە بار بۆ پرسیارە بەڕێزە فەرمی بۆچی بڕی ئەو پاری کە نەخۆش پێی یەتە ژوورەوە بۆ مراجعە بۆ لای دکتۆرێک تا دکتۆری کە جیاوازە ئەو جیاوازیە دەگەڕێتەوە بۆچی لە ڕاستیدا دەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک یەکەم خاڵ ژمارەی ئەو ساڵانەی کە ئەو پزیشکی دانا دوای تەخەڕوجی بەسەری بردووە ئەنجا هاتووە عیادێکی کرۆتەوە ئەوە شتێکی نابەجێ ئەم گرانیە بەڵام ئەمەش هەل نابێ من یارمەتیەکێ بم و ئەوە بێت حکومەت چاریە بکات بۆشیت بوریە ئەتوانین بڕۆیت تۆ سەردانی عیادەیە بکەیت ئەبم بۆ لای دکتۆر ڕۆڵە بەخوا ناتوانم خەینە گرانی فاخسەکان نەگەڕێتەوە بۆ گرانی مەوادەکان گرانی عیادەکان من واتە سەورەکەم عیادە و بە شتێکی تیجاری لە ئینسانیت دەرچوو بێت بە پێی شاهدەکانە ئێمە یعنی خۆمان وەرەقەی سندیکامان بۆ هات بڵێن ئەو دکتۆرانی کە شاهدەکانیان ماجستەر بەرزترە یعنی لە ماجستەرە خۆیان سیعریان بۆ داناین گرانە 15,000 زۆرە لانێ بڵێن من ئەتوانم لانێکی کە نەتوانێ بیە دکتۆر بڵین کولی دانێک تۆ 20 دلاری وەڵام 9,000 لە نەخۆشخە ئاسەنیت